زمانی ڕژێمی تورکیا بەلەبیانی قەسپی ئێمەی کرد و کە سوکاری ئێمە تێدا شەهید بوو. باس لە ساتی بەردومانی گوندەکەیان دەکات. یەکێک لە بیندارە هەر سەختەکان ئەمن بوو. لەلایەن فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا بەو هۆیەوە 8 کەس شەهید و 11 کەسیش بریندار بوون. حەمەدەمین خدر یەکێک بوو لەو بریندارانەی بەهۆی خراپی باری تەندروستی گۆڕی بۆ هەڵکەندرا بوو. ئێستاش باری تەندروستی جێگیر نییە. من بووم کە ناوم بە شەهید بووم هاتبوو ئەوە قەبرەکەشمە کە ئێستا لەسەری دانیشتوومە لەو بەردومانەی دایکم و سێ ئامۆزا و کڕچم تێدا شەهید بوو. لەو شەهیدبوونا یەکێکی لەوانی شەهیدکردنی شەشەمین شەهید ئەمن بووم بەڵام دیارە خوای گەورە هەزەری نەدام و وەلا گوندەکانی ڕژکەیان هەموو خەڵکازانی کە قەبرینن لەوێ لەگەڵ پۆل شەهیدا ڕقەناوە و هەتا پار بابم لە قەبری خۆ ناشتووە قەبرەکەم هەرما بوو. یەکێک لە هەرە بیندارە سەختەکان ئەمن بووم کە ئێستا شەوانە بە ئازارێکی زۆرەوە و یعنی بەڕاستی نەخواردنمان پێ ئەخورێ ئازارمان زۆر هەیە و زۆرجار دەیان هەزار زاریشمە داوامان کردووە بۆ دەرەوەی وڵات بە قورعان گوێمان نادەن. حەفت ساڵ لەمەوبەر لە بەرەبەیانیەکی زوو 3 جار لەسەر یەک فڕۆکە جەنجەکانی سوپای تورکیا گوندی زارگەلیان لە بناری قەندیل بەردومان کرد. زاری سێم کە بردومانەکەی کرد زۆر تاخیر بوو تقریبا 35 دقەیەکی پێچوو هەتا بردومانەکە دەستی پێ کردووە کە بۆ خەڵک بە هاواری ئەو شەهید و برینداران وچوو ئەو بریندارەکە وچوو لەوێ تیارە دووبارە لێدانەوە کە لێدانەوە لەو کاتە حەوت شەهیدی کەماندا شەهیدێکە بوو بوون بە 8 زیاتر لە 38 کەسیش بریندار بوو. گەیمە ناو بریندارەکان لەوێن دەرتەپان تیارەی لێدا و لەبەر تۆز و تاڵ و ئەوانە ئەمە گەل تیارەی لێدان فڕیداین ئەم ئێکێک بووم لەوان چۆکم وەخش کرد پراسوەکانم زەبرم وەسەری کرد چاوەکانیشم ئەلان وەرەقەی پزیشکیشم پێ ئەگەر چاوەکانم یعنی زەعیف بوونە ئەوەش وەرەقەکەی پزیشکیە ئەگەر وێمە. کاریگەریەکانی ئەو بەردومانە کە بووە هۆی وێرانکردنی بەشێکی زۆری گوندی زارگەلی تا ئێستاش گوندەکە ئاوەدان نەبووتەوە. زیان لێکەوتوانی بەردومانەکەش قەرەبوو نەکراونەتەوە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، بناری قەندیل.